بڕیارە لە سیانزە ڕۆژی داهاتووە کە ئەم ماوەیە لێرە ئەمێننەوە وردبینی لە کۆی ئەو پرۆسیا بکەن بۆ ئەوەی کە بتوانن وەکو زانیارێنی بەیەمان گەاندووە ئیشی لەسەر بکەن. ئەو شتانەی پەیوەندە بە ئێمەوە لە ڕووی تەکنیکیەوە، لە ڕووی ئیداریەوە، لە ڕووی یاساییەوە هەموو ئیشانەمان ڕێکخستووە. ئەو وەفدەی ئەوان کە وەفدێکی باڵایەوە لە زۆر خەڵکی پسپۆر لە بوارەکەی خۆیانە چ چاودێری دارایی بێ، یا بواری وردبینی بێ، یا ژمێریاری بێ، یا یاسایی و کارگێڕی بێ، ئامادەیان هەیە. سەردانی بەڕێوەبەرایەتیە گشتیەکان و دەستگاکانی ئێمە و خەزیانەکانمانەکەن. ئێمە لە سپینە شاکۆبوونەیەکی بەڕێوەبەرایەتیە گشتیەکان لەگەڵ ئەم وەفدەیە ئەبێ بۆی میکانیزمی ئیشەکە ڕوون بکەینەوە و بیخەینە ڕوو و لە ماوەیە هەر شتێک پێیوەست بێ بە ئێمە کە هاوکاری تەواو بین و سەرخەری ئەم پرۆسەیە بین جێبەجێیەکەین بەو ئومێدەی کە ئەمە لە ئایندەیەکی نزیکا بێ بە کردنەوەی دەرگایەک لەسەر ئەم قەیرانە داراییە گەورەی ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە و سەرەتایەکی گرنگ بێ بۆی ئەو پەیوەندیانەی لە نێوان هەرێم و بەغدا هەیە چارەسەر بێ. ئەمە دووەم لیژنەی وردبینیە بگاتە هەرێمی کوردستان. لیژنەی پێشوو 33 کەس بوون گەیشتنە هەولێر پێش ماوەیەک لە پارێزگای هەولێر ئیشەکانی خۆیان تەواو کرد، سەردانی وەزارەتەکان و بەڕێوەبەرەتەکانی کرد، تەدقیقیان کرد لە لیستی موچەخۆرانی هەرێمی کوردستان، لەوێ پشتیان بەس لەسەر بنەمای داتای بایۆمەتری. ئەمڕۆ وەفدی دووەم کە لە 22 کەس پێکهاتوون گەیشتنە سلێمانی بۆ ئەوەی لە سلێمانی تەدقیق یاخود پێداچوونەوە بە لیستی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە پارێزگای سلێمانی بکەن و هەر لێرەشەوە بە ئێمە بەڕێوەبەرەتیەکانمان ڕاگەاندووە کە لەسەر بنەمای بایۆمەتری هەموو داتا و زانیاریەکان بدەنێ و لەسەر ڕاستپاردەی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دەبێت هەموو بەڕێوەبەرە گشتیەکانی سلێمانی هاوکاریان بن بۆ ئەوەی بە زووترین کات ئیشەکانیان تەواو